چۆنی ئەم کاتت باش گیانەکەم باشتر بەخێر بێنە خۆسەر سپاسەکەم سپاسەکەم کە کاتی خۆت بەێمە بەخشی لە خزمەتانە ئەمجا ئەمەوێت بەدەم قسەکردنەوە بڕێنە ناو کڵشێرەکان و بەسێکی ئەوم بۆ بکەی لەکەیەوە ئەم شوێنە هەیە ئەم کێڵگەیەتان داناوە وەکو ئەم کێڵگەیە تقریبا ئەمە 10 ساڵێکە کاگەڤال خۆی خەونی ئەم شوێنەیە هیچ بەڵێتان بڵین ئەم قەعانە ئێرەیە 10 ساڵە بڵین لەم بوارەیە ئیشەکە بەڵێ ئیتر وەکوتم ئەم جۆرە کڵشێرانە ئێمە تقریبا ئەمانە لە 2016 ئێمە ئەمانەمان هاوردە کردو ئەمە یەکەم کەس بووین ینی لە کوردستانەکە جۆرە کڵشێرێکی ئەومان بۆ بێت و مریشکی ئاتاکتیش ئەو ئینشاءڵڵا دوایی مریشکەکانیش ئەیان بینین حەزەکی با بچینە ئەوێ وانێ بۆیە وەکو ئەمەش بڵین ئەم کڵشێرانە هەروە گوتم لە 2016 ئێمە لە وڵاتی تورکیاوە بۆمان دێت ینی یەکەم کەسین کە هاوردی لە وڵاتی تورکیاوە بۆتان لە وڵاتی تورکیاوە دێت ئەمانە تر ئەمەش بڵین نوعەتی ئەو کەڵەشەیە ناوەدی ئەمریکی پێڵن پلایمۆدی ئەمریکی جۆرێکی دەگمەنە ئەوەی من بزانم کە لە بازارە زۆر نییە ئێوە تۆ ئەڵەی لە تورکیاوە ئەیهێنین باشە نوعەتی ئەم کەڵەشێرە کە ئەیهێنن ساڵانە چەندی لێنن یان بە مانگانەی هێنن چکە تۆڵی ئەیفرۆشینەوە ئەیفرۆشینەوە با جملە مفرەت هەمانە ئەنجا وەکو ساڵانش تقریبا بەپێی تەڵەبیشە زۆر کات کە ئەیهێنین کە ئەشێن عددێکی زۆر تقریبا ئیتر لە 500 بەرەسەرەوە دێت جارەوەی 1000 عددێک دێت ئیتر وەکو ئەوی کەوتیشم خەڵکە زۆر تەڵبی لەسەرا بڵین بە جملە مفرەت ئەفرۆشرێ بڵین وەکو ئەوی کە داوایەکەن لە شوێنەکانی کەش بەتابەتی لای هەولێر و ئەو ناوە ئەو ناوچانە پێم وا بەوتان لقی سەرەکیتان لە هەولێرە لە ئەمە و قەعەشمان لەوێ هەیە بڵین لقی سەرەکیتان لە هەولێرەکەمان ئێرێ ناو قەرەشانە ناو گوندەکەیە بەڵێ وەکو ئەوشکە قاوشتیشمان هەیە لێ شدانرێت لێ باشە داواکاری ئەم کەڵەشێر و مریشکانە زیاتر لەکوێوەیە خەڵکە داوای ئەکات ئێستامە بەس کەڵەشێرەکانیشن وایە بەڵێ ئەمانە بەس کەڵەشێرەکان حالێن لێرە بەردەستە ئەو کوتیش مریشکەکانیشمان لە قاعەکانی ترایە بڵین بەسوەکەوەی کە تەڵەبی زۆر لەسەر ئێمە زیاتر بەلای لای ناوچەی هەولێرەوە گوندەکان و لای ڕانی و حاجی ئاوا و هەولێر و دەوروبەری و هەولێر و ئەو شوێنانە باشە شانۆخان ئەو کەسانی کە زیاتر داوای ئەم جۆرە کەڵەشێر و مریشکە دەگمەنە ئەکەن کێنەوە کەسانە یعنی بۆ گۆشتەکانە یاخودەوە تا حەزەکەن خۆیان بەخێویکەن مەزرع و باخوشتیانەیە حەزەکەن خۆیان بەخێوی خۆی زیاتر ئەوانی کە داواشەکەن مەزرع و باخۆشی خۆیان هەیە زیاتر ئەشی بن بۆ بەخێوکردن بڵین سایمەکە هێنین بە بچووکی ئەیهێنین بە دەگمەن یعنی ئەوە بە گەورەی بڵین بۆشی بۆ بخواردن بڵین بیهێن کە بیان دێنێ بڵین بۆ بەکارهێنانی خواردن وشت بە زیاترەکەی کە ئێمە هێنین بە بچووکی ئەیهێنین تقریبا لە 2 مانگ و 3 مانگوی تر ئێستا ئەمێکە ئێستا هەمانە حالێن 4 مانگە بێت خەڵکە داوایکە بەڵێ ئەی با بخۆی بەخێویەکات و گەورەیەکات ئیتر تقریبا وەزنەکەشیان شانۆخان ئەفۆ پێشەوەی باسی وەزنەکەی بکەین ئێوە وتان سەرەتا بە هێلکە ئەیهێنن خۆتان لێرە ئەوە کەم جار بەڵێ بە جووتکەی دێت وتەمەنەکەشی هەر لە 3 مانگ بۆ 4 مانگ ئەوانمان هەیە بەڵێ حەزەکەی وەرە ئێرەوانێ بە ڕۆمان کەمەرەکە بێ نزیکی چەندێکی پێ ئەچێت ئەمانە هەتا وەکو بۆن مە مریشکەکان کە هێلکە دائانن یعنی تقریبا وەکو چۆن بڵین بە ڕۆژانە یانەوە تا چەند جار هێلکە ئەەکەن مریشکەکان لەڵی تۆ بڵین ڕۆژانە ئێمە هەموو ڕۆژ بڵین ڕۆژانە هەموو بۆ مای 24 ساعتی هێلکەیەکیان هەیە بەڵێ باش ئەم نوعەتی کەڵەشێرە جیاوازی چێ گۆشتەکەی چ جیاوازێکی هەیە لەگەڵ کەڵەشێرێکی کوردیە جا جیاوازەکەی وەڵاهی اینجا من قسەیەکە منم خواردو نازانم بەس بە پێوی خەڵک کە ئەڵێ گۆشتەکەی خۆشە گۆشتەکەی خۆشەکە وابێت بەڵێ وەکەوەیتیشم بۆ چیلۆکە وەزن بدات تاکو 4 کیلۆ واتە ئێستا لەم تەمەنی 4 مانگەیە ناتوانرێت گۆشتەکەی بخورێ لە بەرەوەی وتت گۆشتی کەمترە بەڵێ تقریبا چەندێک باشە تر تقریبا تاکو 5 مانگ لە 6 مانگی بڵێ تۆ لە 6 مانگی تر بە باشی زیادەکەن و گۆشتەکەشیان خۆشترە بێ باشە شێوازی بەخێوکردنیان هیچ جیاوازێکی هەیەواتە لەگەڵ کەڵەشێرێکی کوردیان کەڵەشێرێکی ترانە بەس ئەمانە زیاتر چیە بە ئەلف بەخێوەکردن ئەلف پرۆتین ئەم شتانە درێتی بەڵێ بەس ئێستاوانی درۆ و ناوخۆی کە خەڵک بەرکارێن طبعاً چێشت و ئیتر هەموو شتێکە خۆن بەس ئەمان ناوکو چونکە ناوقاعەیە تر زیاتر ئەلف و پرۆتین باشە چەندێکی پێویستە بۆ کاتی کوتانیان هەم کەڵەشێر و هەم مریشکە 3 مانگ جارێک 3 مانگ جارێک تەلقیحی پێویست